پێشانگەهەکە کارێندەستی و بازارکردنێل دهۆک. دەبێت پێشانگەهەیەدا نزیکە 100 کچ و کوڕێن ئاوارە و پەنەبەر و خواجەهێن دهۆک بەشدار بووینە کوژلای ڕێکخراوە DRC دانیمارکی و بە هەریکاریە دراوی یا ڕێکخراوە GIZ یا ئەڵمانی و ji bo piştevaninkirina şiyanên gencan û dîtina delîvenkarî hatiye rêxistina. Karê min konsil e, ecihîzet elektronî û cilkên nîsayî jî her du kat kem. İstîfadê min biçekî baş e yanî. Leno ez xaricî şûl dikem, eglebê şûlê min. Piştîvaniyê min malbata min e û rêkxiraw jî yanî demekê baş dane min. دست به که از سپاسیار خراید کم که هری کاریامه کری که ما منتجات خونیش خلقه کی بدن و راستیش افرای که گلگ باشه خلقه شوله ما ببیند و تشتت ما ببیند چون که هندک دشت نکات هنگ گلگ فشارتینه خلق نابیند ویری که و برکاویر خراوه که دست خوشی لید کم جدل گلگ سپاس بوانا که ماشی ام منتجات خونیش خلقه کی بدن. سەرپرشتê projê jî wesa behsê giringî û armanca projê dikat. ئەم پرۆژەیە پاڵپشتی دارایی کراوە لەلایەن حکوومەتی ئەڵمانیا لە ڕێگای ڕێکخراوی GIZ ئەڵمانی لە ڕێگای ئەم پرۆژەیەوە سەروی 900 بزنس خاوەنکاری یارمەتی دراون لە دەستپێکردن لە فراوانکردن بۆ بزنسەکانیان طبعا دوای ئەوەی کە ئەم بزنسانە یارمەتی تەکنیکیان وەرگرتووە بۆ بەڕێوەبردنی کار یارمەتی داراییان وەرگرتووە لە ڕێگای ڕێکخراوی DRC ئەنجومەنی دانیمارکیەوە ئێمە ئامانجمان لێرە ئەوەیە زیاتر پێیان قایمتر بێ بتوانن بزنسەکانیان بە ڕێگایەکی سەرکەوتوانەوە بە ڕێگایەکی بەردەوامی بڕێوە ببن. بەشداربووین وی پرۆژەی بۆ دەمێ چەندین ڕۆژە پشکداری خۆڵەکە ڕێکخراوە دانیمارکیدا کراوە ji bo çawaniya karkirinê û dîtina delîvên karî û ev pêşangehî jî derfetekeš bû